سڵاوی خۆی گەورەتان لێبێت قوتابیان و خوێندکارانی خۆشەویست. لاوانەی ئەمڕۆماندا دەچینە سەر بەندی سێیەم. هیوادارین لاوانەکانی تر سوودتان لێبینی بێت. ئەمە لە بەندی یەکەم پێناسەیەکی مادەمان کرد، گوتمان مادە بریتیە لە هەر شتێک کە قەبارە و بارستەی هەبێت. کەواتە مادە هەر شتێک کە قەبارە و بارستەی هەبێت پێی دەگوترێت مادە. ئەوجا ئێستا ئەمە دەین لە بەندی سێیەمدا ورتر دەبینەوە لە مادە. ئایا مادە لە چی پێکاتوە؟ و بە نمونە لە گەردیلە پێکاتوە. گەردیلە لە چی پێکاتوە؟ لە ناوکۆ ئەلکترۆن. ناوک لە چی پێکاتوە؟ لە پرۆتۆن و نیوترۆن. دواتر دەینە سەر تەفاسیلی بابەتەکەی بە وردی باسی دەکەین. طبعا لە بیدایەتی کەرتی یەکەمدا کەرتی یەکەم کۆمەڵە باس لە بیردۆزی داڵتۆن دەکا. لە بیدایەتیدا ئێمە باس لەوە دەکەین کاتێک گریمان ئەتوو کڵۆشەکرێکت پێیە، ئەو شەکرە ورد دەکەی کە وردی دەکەی بە چاو دەیبینی. زیاتر وردی کە زیاتر بیهاڕە گردەکانی بە چاو دەبینی و بە چاو دەبینێت هەستی پێ دەکرێت. بەس ئەگەر هاتو ئەو شەکرت لە ناو ئاوێکدا تواندەوە، ئایا دەتوانی بیبینی؟ نەخێت. بەڵام بە چەشتن کاتێک کە تامی دەکەی دەزانی کە ئەو ئاوە شەکری لەناوە، بە نمونە دەزانی کە ئەو ئاوە خوێی لەناوە. ئەوە وای لە زانایان کرد کە یعنی بیر لەوە بکەنەوە ئایا گەردیلە یعنی دەتوانێ ورد بکرێت تا ناکۆتە. جا لێرەدا ئێمە باس لە دوو ڕاء دەکەین کە ئەرستۆ و دیمۆکریتسە. بەس بەر لەوەی باس لە ئەرستۆ و دیمۆکریتس بکەین، طبعا بیرۆکەی گشتی گەردیلە لە سەدەی 19هەمدا چێ گەشەی پێداوە؟ جۆن داڵتۆن. جۆن داڵتۆن پێشنیاری بیردۆزێکی زانستی کرد کە تاوەکو ئێستاش بەشێک لەو بیردۆزە کاری پێدەکرێت بۆ لێکدانەوەی ڕۆژتەکانی زۆربەی مادەکان. 400 ساڵ طبعا پێش زاین زانا و بیرمەند دیمۆکریتس تەنۆکەی بنچینەی کە مادەی لێ پێکدێ ناونە گەردیلە. واتاوتی مادە لە تەنۆکەی بچووک پێکدێ کە پێی دەگوترێ گەردیلە. کەواتە ئەوە گرنگە ئەگەر هاتوو مامۆستا گوتی ڕای دیمۆکریتسم پێ بڵێ، دیمۆکریتس دەڵێت چی؟ دەڵێت مادە، دیمۆکریتس دەڵێت مادە لە تەنۆکەی زۆر بچووک پێکاتوە کە لەوە زیاتر ناتوانرێت دابەش بکرێت. ناوی لەو تەنۆکەی ناچی؟ ناوی لێنە گەردیلە. کەواتە ئەمە دوو ڕەئیمان هەیە لە بیدایەتی کەرتی یەکەم، دیمۆکریتس و ئەرستۆ. ئێستا دەین باس لە دیمۆکریتس. گوتمان دیمۆکریتس چییە؟ دیمۆکریتس گوتی مادە لە تەنۆکەی زۆر بچووک پێکاتوە کە لەوە زیاتر ناتوانرێت دابەش بکرێت. ناوی نا گەردیلە. گەردیلە لە زمانی یۆنانی داواتە چی؟ گەردیلە واتە کرد نەکراو. دواتر دەین باس لەوە دەکەین کە ئایا ئەو ڕەئیە ڕاستە یاخود نا. وازعە؟ کەواتە ئەوە بەنسبەت دیمۆکریتس. دواتر ئەرستۆمان هەیە. ئەرستۆ ئەگە سەیریکەی ئەرستۆ لە دوایینەوەی دیمۆکریتس بوو. طبعا ئەرستۆ باوەڕی بەبوونی گەردیلە نەبوو. گوتی مادە هەموو یەک پارچە پێکەوە پەیوەستە، واتە لە یەکەی بچووک پێک نایە. بەڵکو مادە باوەڕی بوو کە گەردیلە بەڵکو مادە هەموو یەک پارچەی پێکەوە پەیوەستە. کەواتە دیمۆکریتس گوتی مادە لە یەکەی بچووک پێکاتوە کە ناوی ناگەردیلە. بەس ئەرستۆ لە دوای دیمۆکریتسەوە هاتنەوەی دوای دیمۆکریتس بوو، گوتی نەخێر، مادە لە گەردیلە پێک نەهاتووە، بەڵکو مادە هەر هەموو یەک پارچەیە پێکەوە پەیوەستە. کەواتە لێرەدا ئەوەی گرنگە کە بزانی ڕەئی دیمۆکریتس چییە و هەروەها ڕەئی ئەرستۆ چییە. بەس ئاگادار بە ئەرستۆ و دیمۆکریتس بۆچوونەکانیان بە تاقیکردنەوەی زانستی پشگیری نەدەکران، تەنها ڕەء بوون. ئەمە ڕا جیاوازە لە بیردۆز. بە نمونە ئێستا بیردۆز داڵتۆن هی بیردۆزە. ئەگە سیرکەی ڕا تۆکمە نییە، بەڵام بیردۆز تۆکمەیە. وازە شتەکە تۆکمەیە و لێکدانەوەیکی زانستی و تاقیگەیی بۆ کراوە کە دواتر دێینە سەر بیردۆزەکانی داڵتۆن. کەواتە ئەوەی کە گرنگ بوو لێرە ئەمە چمان هەبوو؟ دیمۆکریتسمان هەبوو، ئەرستۆمان هەبوو. ئەو دووە گرنگە کە بیزانی. دیمۆکریتس گوتی مادە لە یەکەی زۆر بچووک پێکاتوە کە پێی دەگوترێت گەردیلە، بە زمانی یۆنانی واتە کرد نەکراو.
ئەدی ئەرستۆ دەڵێن ئەرستۆ لە دوای دیمۆکراتیسەوە هات باوەڕی بە گەردیلێ نەبوو بەڵکو گوتی مادە هەموو یەک پارچەی بێکەوە پەیوەستە. اینجا با بنەماکانی بیردۆزی گەردیلەیی لە کۆتایی سەدەی هەژدەیەمدا زانایان پێناسەی نوێیان بۆ توخم پەسەند کرد. ئەمە توخم لە بەندی یەکەمدا پێناسەیەکی تریشمان کرد گوتمان مادەیەکی خاوێنە کە یەک جۆر گەردیلەی تێدایە. وازە شتەکە؟ ئاها لە طبعاً پێناسەی نوێی توخم گوتیان مادە کە بە شێواز توخم چییە؟ گوتیان مادەیەکە کە بە شێوازێکی کیمیایی ئاسایی لێک هەڵناوەشێت واتە ناتوانرێت هەڵبوەشێت. کەواتە پێناسەی نوێی توخم کە لە سەدەی هەژدەهەیەمدا زانایان پێناسەی نوێی بۆ توخمیان دۆزیەوە و پێناسەیەکیان کرد گوتیان چی؟ وتیان مادەیەکە کە بە شێوازی کیمیایی ئاسایی ناتوانرێت لێک هەڵبوەشێت. طبعاً توخمەکان یەک دەگرن بۆ پێکێنانی چی؟ ئاوێتە. بۆ پێکێنانی ئاوێتە کە ڕەوشتی ئەو ئاوێتەی ڕەوشتی فیزیایی و کیمیایی جیاوازە لە توخمە پێکێنەکانی. ئێستا دەین باز دەکەین. ئێستا سەیرکە بەنمونە توخم ئەگە سەیرکەی بەنمونە دوو توخم یان زیاتر کە یەک بگرن چ پێک دێت؟ ئاوێتە. طبعاً ئاوێتە ڕەوشتی کیمیایی و فیزیایی جیاوازە لە توخمەکان. بەنمونە ئەگە سەیرکەی Na توخمی Na زائیدەن توخمی Cl کە یەک دەگرێت دەبێتە NaCl. ئەگە سەیری ئێرەکەی ئەوە بوو بە ئاوێتە. ئەوە ئاوێتەیە چکە لە دوو توخم زیاتر پێکات لە توخمێک زیاتر پێکاتەوە دوو توخمە Na و Cl. ئەگە سەیرکەی لێرەدا سۆدیۆم مادەیەکە کە بەنمونە یەک دڵۆپ ئاوی بەر پێوێ دەتەختەوە چالاکە. بەنمونە لێرە Cl کلۆر گازە. ئەگە سەیرکەی ئەو دوو مادە یەک دەگرن ئەوەیان لە دۆخی ڕەقیدایە کانزایە ئەوەش لە دۆخی گازیدایە. ئەو دوو مادەیەک دەگرن چ پێک دێت؟ خوێ پێک دێت خوێی چێشت NaCl کە مادەیەکی ڕقە و سوود بەخشە. یعنی لە مادەیەکی بەنمونە کە بەر ئاو بکەوێت دەتەختەوە یا لە گازێکەوە بوو بەچی؟ بوو بە ئاوێتەیەک کە تەواو سیفەتەکانی جیاوازە لە توخمەکەی. کەواتە دوو توخم یان زیاتر یەک بگرن چ پێک دێت؟ ئاوێتە. ئاوێتە دەڵێن ڕەوشتی کیمیایی فیزیایی جیاوازە لە توخم. ئەوەندە بزانە لێرەدا. اینجا ئەمە گوتمان بە گۆڕانی مادەیەک بۆ مادەیەکی تر دەڵێن چی؟ واتە مادەیەک بگۆڕێ بۆ مادەیەکی تر پێی دەگوترێت کارلێکی کیمیایی. هەر کاتێک مادەیەک گۆڕا بۆ مادەیەکی تر مادەیەکی نوێ پێکات ئەوە چیە؟ کارلێکی کیمیاییە. ئەوە کە لە بەندی یەکەمیشدا باسمان کردووە. بەس لێرەدا پرسیارێک هاتە پێش. ئایا کە دوو توخم یەک دەگرن دەبن بە ئاوێتە کە بۆ نمونە Na زائیدەن Cl یەک دەگری دەبێتە NaCl. ئایا ئەو دوو توخمە یەک دەگرن ڕێژەکەیان دیاریکراوە یا ڕێژەکەیان دەگۆڕێت بە پێی سەرچاوەکەی؟ لێرەدا بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارەی ئێمە سێ یاسای بنچینەیی مادەمان هەیە. دەبان یاسا بنچینەیەکانی مادە یەکەمیان یاسای پاراستنی بارستە. جا من لێرەدا یاسا بە یاسا بە جوانی بۆ ڕوون دەکەمەوە لەوانەیە مامۆستا بڵێت تەنها پێناسەکانی لەبەرکە بەس ئەمن تێت دەگەینم بابەتەکە و پێناسەکە لە چیەوە هاتووە. ئەگە سەیرکەی یاسای پاراستنی بارستە دەڵێ چی؟ دەڵێ بارستە دروست نابێ و لە ناو ناچێت لە کارلێکە کیمیاییەکان یان گۆڕانی فیزیایی ئاساییدا. کەواتە یاسای پاراستنی بارستە واتە بارستە دەپارێزرێت. پاراستنی بارستە لە ناوەکەی لە خۆیت یعنی بارستەکە دەپارێزرێت. کەواتە یاسای پاراستنی بارستە دەڵێ چی؟ دەڵێ بارستایی دروست نابێ و لە ناو ناچێت لە کارلێکە کیمیایی و یاخود گۆڕانی فیزیایی ئاساییدا. چۆن؟ بەنمونە ئێستا ئەمە ئەگە سەیرکەی با نمونەیەکی بێنینەوە دەبێتە CO2. ئەگە سەیرکەی لێرەدا 12 گرام
ئەوەیان 32 گرامە ئەوە کارلێککردوون ئەوەش بەرهەمهاتوو چەند گرامە 40 گرامە ئەوە دەدرێتێ یعنی ئەگە سیرکەی بارستەی مۆڵەکەی کاربۆنی 12ە ئۆکسجین 16ە ئۆ2 32ە لێرەشدا بارستەی مۆڵەکەی چلە ئەگە سەیری ئێرەکەی لێرەدا لە بەرهەمهاتووی چەند گراممان هەیە 32 لەگەڵ 12 دەکاتە چەند دەکاتە 44 گرام ئێرەشیان ئەفۆن دەکاتە 44 ئۆکسجین 32 ئەویش 12 دەکاتە 44 کەواتە ئەگە سیرکەی با نمونەکە بنووسینەوە کاربۆن زائیدەن ئۆ2 دەبێتە CO2 کاربۆن 12 گرام 32 گرام ئەوەشیان 44 گرامە 44 گرام ئەگە سیرکەی 32 زائیدەن 12 دەکاتە چەند گرام دەکاتە 44 گرام ئەوە کارلێککردو 44 گرامە ئەی بەرهەمهاتوو چەند گرامە 44 گرام کەواتە ئایا بارستە بزر بوو یاخود زیاد بوو نەخێر کەواتە بارستەکە بە نەگۆڕی دەبینیتەوە بە پێی یاسای پاراستنی بارستە کەواتە لە یاسای پاراستنی بارستە دەڵێت بارستە نەدروست دەکرێت وەنە لە ناو دەچێت سەلمان دیشمان 30 زائیدەن ئۆ2 12 گرام بە 32 گرام کە بەرهەمەکەی CO2 چەندە 44 گرامە 44 گرامە یا بە نمونەیەکی تر ئەگە نمونەیەکی تر بە نمونە گازی میتان CH4 زائیدەن O2 دەبێتە چی دەبێتە CO2 زائیدەن H2O ئەگە لێرە تەماشاکەی کاربۆن 12ە ئەویش 4 ئەوە 16 لێرەشیان بەس بە هاوسەنگی بکەین یەک کاربۆن لێرەشیان 2 هایدرۆجین ئەگە سیرکەی واروەها 2 ئۆکسجین لێرەش 2 ئەوە هاوسەنگمان کرد لێرەدا ئەوە 16 لێرە ئۆکسجین 32 2 جاران 32 64 لێرەش بە هەمان شێوە 44 هەژدە 2 جاران 8 36 ئەوانە پێویست ناکا بیزانی دواتر فێری دەبیت ئەگەر کۆی بکەینەوە چەند دەکات ئەوەیان دەکاتە 80 ئەدی ئەوەیان دەکاتە چەند بە هەمان شێوە ئەوەشیان دەکاتە 80 کەواتە ئایا کارلێککردوو بارستەی کارلێککردووی کە 80 گرامە یەکسان نییە بە بارستەی بەرهەمهاتووی بەڵێ کەوا بێ بارستەکانیان یەکسانن ئەوە بەو شێوازەی ئەو نمونانە پێویست ناکە یعنی تۆ بینوسی و بیزانی تەنها بۆ تێگەیشتنی یاساکەیە کەواتە ئەوە یاسای یەکەممان باس کرد کە یاسای پاراستنی بارستەیە دووەمیان یاسای ڕێژە جێگیرەکان یاسای ڕێژە جێگیرەکان پێناسەکەی پێویستە بزانی دەڵێ ئاوێتەی کیمیایی لە هەمان ئەو توخمانە پێک دێن بە هەمان چی بە هەمان ڕێژەی بارستایی بەبێ گوێدانە قەبارە و سەرچاوەی نمونەکە ئێستا بە نمونە خوێی چێشت NaCl ئەگەر سیرکەی لێردا لە کتابەکەش باس کراوە 39.34 سۆدیۆمە 39.34 سۆدیۆمە 6.86 لە سەداشی کلۆرە ئەگە سیرکەی ئاگادار بە ئەمە دەڵێن کە دوو توخم یەک دەکرن بە هەمان ڕێژە واتە ڕێژەکەیان نەگۆڕە بە نمونە NaCl لە هەر سەرچاوەیەکی دەستت بکەوێت هەمان ڕێژەی هەیە تەنها ئاگادار بە ئەمن بەس پێت دەڵێم چۆن هاتووە واتە سیرکە ئێستا بە نمونە HCl زائیدەن Na بە نمونە NaCl بەرهەمدی NaOH زائیدەن HCl NaCl لێرەدا لە کارلێکی تاکە گۆڕینەوە NaClمان دەستکەوتووە لێرەدا لە کارلێکی نێوان تەرشوتفت NaClمان دەستکەوتووە بە هەر جۆرێک NaCl دەستکەوی ڕێژەکەی نەگۆڕە هەر هەمان ڕێژەی هەیە 6.86 کلۆرە 39.34 سۆدیۆمە کەواتە ئێمە لە کارلێکی نێوان کلۆر و NaClمان دەستکەوی هەمان ڕێژەیە
لە کارلێکی نێوان HCl و NaCl مان دەستکەوی هەمان ڕێژەیە و کارلێکی نێوان ترش و تفتمان دەستکەوی هەمان ڕێژەیە کە ڕێژەکەی دیاری کراوە 39.34 سۆدیۆمە و 6.86 کلۆرە. ئەو نمونانە پێویست ناکات تۆ بنووسی تەنها بۆ تێگەیشتن لە یاساکەیە. کەواتە یاسای ڕێژە جێگیرەکان دەڵێت چی؟ دەڵێت کە دوو توخم یەک دەگرن بۆ پێکەنانی ئاوێتە ڕێژەکەیان دیاری کراوە. اینجا بەپێی ئاوێتەکە بۆ نمونە NaCl مان بە نمونە هێنایەوە کە ڕێژەکەی کلۆر و سۆدیۆم دیاری کراوە. ئەوە یاسای دووەمیان. کەواتە بارستەی توخمەکان بۆ پێکەنانی ئاوێتەیەک ڕێژەکەیان دیاری کراوە. ئەوە لێرەدا ئاگادار بە تەنها لەوانەیە مامۆستا بەس بڵێ پێناسەکەم بۆ لەبەر کە بەس ئەمن تەفاسیلی بابەتەکە دەدەمێت بۆ ئیتێ بگەیت کە لە چیەوە هاتووە. سێمین یاسا کە هەمانە یاسای ڕێژە چەندجارەکان. یاسای ڕێژە چەندجارەکان. یاسای ڕێژە چەندجارەکان پێناسەکەی چییە؟ دەڵێ ئاوێتەکان لە یەکگرتنی دوو توخمی دیاریکرا و پێکدێن کەوا ڕێژەی بارستەی هەر یەکێکیان بۆ بارستەی ئەوی تریان چیە؟ هەمیشە وەکو ڕێژەی دوو ژمارەی تەواو بچووک بۆ یەکتر دەمێننەوە. هەمیشە وەکو دوو ژمارەی تەواو بچووک بۆ یەکتر دەمێننەوە. ئێستا دەین باس لەوەی دەکەین. ئەگەر بەنمونە سیرکەی کاتێک CO بەرهەم دێ لەگەڵ CO2. ئەگە سیرکەی ڕێژەکەیان CO2 لە چ پێکاتوە؟ CO2. طبعا CO لە چ پێکاتوە کە باسی دەکەین لە 1 گرام کاربۆن. 1 گرام کاربۆن و لەگەڵ 1.33 گرام ئۆکسجین. وازعە CO لە 1 گرام کاربۆن و لە 1.33 گرام ئۆکسجین پێکاتوە. ئەی CO2 لە چ پێکاتوە؟ کاربۆنەکە هەر یەکە کەوابێ هەر 1 گرامە. گرامی کاربۆنەکەی نەگەڕاوە بەس ئۆکسجینەکە بۆتە 2 یعنی 2 ئەوەندە. جارانی 2 کە دەبێتە 2.66. سیرکە کەواتە ڕێژەی دوان ئۆکسیدی کاربۆن ئەگە سیرکەی سیرکە گازی دوان ئۆکسیدی کاربۆن CO2 پێک دێت لە 1 گرام کاربۆن و 2.66 گرام ئۆکسجین. کەواتە ڕێژەی ئۆکسجین 2 ئەوەندەی ڕێژەی کاربۆنە. 2 ئەوەندەی ڕێژەی کاربۆنە. گە سیرکەی 2 ئەوەندەی بێ کەوابێ ڕێژەی CO2 بۆ CO 2 ئەوەندەی COە. وازە شتەکە لێرەدا 1 گرام کاربۆنمان هەیە لەگەڵ 1.33 گرام ئۆکسجین. بەس لێرە کاربۆنەکە نەگۆڕاوە هەر 1 گرامە بەس ئۆکسجینەکە بۆتە 2 ئەوەندە کەوا دەبێتە 2.66. کەواتە 2 ئەوەندەی ئۆکسجینەکەیەتی. ئەگەر بەوێنەش ئەگە سیرکەی ئەوە هی دوان ئۆکسیدی کاربۆنە 2 ئۆکسجینی لە ناودا هەیە بەس هی یەکە ئۆکسیدی کاربۆن بەو شێوازەیە بەو شێوازەیە 1 ئۆکسجینی لەگەڵ کاربۆنەکە 1 ئۆکسجینە بەس لێرەدا 2 ئۆکسجینمان هەیە. کەواتە ڕێژەکەی 1 بۆ 2 بۆ 1. وهروەها ئەگەر نمونەی زیاتر بۆ نمونە ئەگەر لە ڕێبەریدا پرسیار هاتووە دەڵێ PbO2 ئۆکسیدی قورقشمی دوانی و ئۆکسیدی قورقشمی چواری نمونەیە بۆچی؟ طبعا نمونەیە بۆ یاسای ڕێژە چەندجارەکان چکە لێرە ئۆکسجین 2 ئەوەندەی ئێرەیە. لێرەدا ئۆکسجین 2 ئەوەندەی ئۆکسجینی ئۆکسیدی قورقشمی دوانیە. و هەروەها ئەگە گوتی N2O3 NO2 N2O NO ئەوانە هەموو نمونەنە لەسەر یاسای ڕێژە چەندجارەکان. ئاگادار بە کەوابێ ڕێژەی جێگیر دەڵێت دوو توخم کە یەک دەگرن بۆ پێکەنانی ئاوێتە ڕێژەکەیان جێگیرە. بەس چەند جارە دەڵێت کە دوو توخم یەک دەگرن بە سیرکە بە چی یەک دەگرێت؟ بە ڕێژەی دوو ژمارەی تەواو. واتە نابێ پۆینتاتی تێدا بێت. یا بنمونە کە تۆ دەچیتە دوکانێک دەڵێ دەچی تۆپێک دەکڕی دەڵێ تۆپ و نوێکم وێدا کەوابێ نابێتێ دەبێ ژمارەکە تەواو بێت. کە دوو توخم یەک دەگرن دەبێ ڕێژەکەیان ژمارەیەکی تەواو بێت. لێرەدا چەند پرسیارێکی ڕێبەریمان هێناوە ئەگە سیرکەی
دەڵێت ئەگەر 4 گرام لە توخمی ئەی لەگەڵ 10 گرام لە توخمی بی یەکیان گرت ئەوە 12 گرام توخمی ئەی لەگەڵ چەند گرام توخمی بی یەک دەگری سیرکە 4 گرام لەگەڵ 10 گرامی یەکتری گرتووە ئەی 4 گرامە ئەی 4 گرامە بی 10 گرامە ئەی بۆتە چەند بۆتە 12 کابێت چەند هێندە کراوە 3 هێندە کابێ دەبێ دەیەکەش 3 هێندە بکرێت دەبێتە چەند دەبێتە 30 کابێ وەڵام دیە ئەوە ڕێگایەکی سەریع ئەها سیرکە 4 گرام لەگەڵ 10 گرام یەکی گرتووە ئەگەر ئەوە ببێ بە 12 واتە 3 هێندە کراوە ئەوە دەبێ بە چەند دەبێتە 30 بەس ئەگە بە شێوازەیە کە حەلیکەی بەنمونە توخمی ئەی توخمی بی 4 گرام لەگەڵ 10 گرام یەک دەگری ئەی ئەگەر ئەو ببێ بە 12 گرام ئەوەیان دەبێت بە چەند دوولاو دو نێوانیکە دەبێتە 4x یەکسانە بە 10 جاران 12 دەکاتە 120 ئەوەی لەگەڵ x دەستە ژێرەی کرد کابێ x یەکسانە بە 120 دابەشی 4 یەکسانیشە بە 30 گرام ئەها بەو شێوازەی ئەوە پرسیار ئەو پرسیارانە هی ڕێبەرین ئەگەر لەوانەیە مامۆستا تەنها بڵێ پێناسەکان لەبەرکە هی یاسای ڕێژە یاسای پارێزنی بارستە و ڕێژە جێگیرەکان و ڕێژە چەند جارەکان ئەگەر گوتی تەنها یاساکان لەبەرکە تاوە ئەگەر پرسیاری حسابیشی بۆ حەلکردیت ئەوە بەو شێوازە حەل دەبێت یا پرسیارێکی کە دەڵێن لە گەردی H2O ڕێژەی بارستەی ئۆکسجین بۆ هایدرۆجین 1:8 دەبێت ئایا ڕێژەی بارستەی ئۆکسجین بۆ هایدرۆجین لە ژوورۆکسید لە H2O2 دا چەندە ئەگە سیرکەی H2O2 لێرە Hەکە هەردووە بەس ئۆکسجینەکە بۆ تۆ دوێن دەکەوە بە یاسای ڕێژەی چیە ڕێژەی چەند جارەکانە چەند جارە بۆتەوە ئەگە سیرکەی H2O H2O2 لێرەدا دوو هایدرۆجینمان هەیە لەگەڵ 16 ئەوە مۆڵە بارستەکەیەتی دەدرێتێ و لێرە دوو هایدرۆجینمان هەیە لەگەڵ لێرە 32 دوو جاران 16 32 دەکات دابەشی دوو یەک دەکات دابەشی دوو 8 دەکات کەوابێ ئەوە 1:8 ئەوەیان دابەشی دوو یەک دەکات دابەشی دوو 16 دەکات کەوابێ هی H2O2 1 بۆ چەندە 1:16 ئەوە بۆ شێوازەی حەل دەکرێت پرسیارێکی تر ئەگە پرسیارێکی تر حەلکەین دەڵێت 63.5 گرام مس یەک دەگرێت لەگەڵ 16 گرام ئۆکسجین لە چی لە ئاوێتەی CuO ئۆکسیدی مسی دوانی چەند گرام ئۆکسید پێک دێت بۆ یەکگرتنی هەمان بڕی مس بۆ پێکێنانی CuO2 ئەگە سیرکەی لێرەدا سیرکە لێرەدا ئۆکسیژینەکە چەند هێندەی ئەو ئۆکسیژینێ دوو هێندە کەوابێ لێرە ئۆکسیژین چەند گرامە 16 گرام ئەدی لە CuO2 دەبێت ببێت بە چەند 16 جارانی دوو دەبێت بە 32 تەواو وازعە ها دوو ئەوەن دەکراوە جارانی دووی کە 32 گرام دەردێت ئەوە پرسیار پرسیارێکیان هی پێداچوونەوەی بەندە ئەو پرسیارەش گرینگە دەڵێت ئەگەر وامادانە بە پێی یاسای بارستە جێگیریەکان توخمی A2 AMU بوو و توخمی B 3 AMU بوو ئایا ئاوێتەی AB چەندە A2 B3 چەندە AB سیرکە AB ئەی چەند ئەی وادەم ژمارەی لەگەڵ نیە هەردووکیان یەکن یەک زارانی ژمارەی ئەی چەندە ژمارەی ئەی دوویە کەوابێ دوو لێرە کۆیان دەکەیەوە کۆ یەک زارانی ژمارەی بی چەندە چەند AMU سێ AMU کەوابێ کۆیان کەوە دەکاتە چەند 5 AMU ها بەو شێوازەی ئەوە AB دەرهێنە کردیە 5 AMU لێرە بیەکە جارانی ژمارەی بی چەندە بی بەنمونە سێە ئەی چەندە ئەی دووە کەواتە کۆیان دەکەیەوە ئەوە نمونەی یەکەم نمونەی دووەم A2 B3 A2 سەیرێرەکە دوو جاران ژمارەی ئەی چەندە ژمارەکەی پێت دەدا ژمارەکە ئەی چەندە دووە کەوابێ دوو جاران دوو 4 دەکات 4 AMU کۆ
کۆی دەکەیەوە سێ جاران ژمارەی بی چەندە بی سێ جاران سێ نۆ دەکات کەواتە چەند دەکات 13 ئەی ئێمی و ئەو پرسیارە گرنگە ئەوە هی پێداچوونەوەی بندەکەیە کەواتە سیرکە تەنها ئەو ژمارانەی کە لە ژێرەکەیەتی ژێرە ڕەنووسەکەی جارانی ئەو ئەی ئێمیوی دەکەی ئەو یەکەی بارسێکی لی دەکەی کە داوێتی بەو شێوازە کۆی گشتەکەی کۆ دەکەیتەوە و دەردێت لێرە 13 دەکات لێرەش 5 ئەی ئێمیو دەکات بەو هیوای کە سوتان بینی بێت هیوادارین سەرکەوتوو بن و سەرفراز بن